بەڵێ لە سەرەتادا پیرۆزبایی لە قوتابیانی خۆشەویست و بە خێوکەری قوتابیان و خۆمان و مامۆستایانی خۆشەویستەکان کە ئەمڕۆ یەکەم زەنجیرەدانی ساڵی خوێندن دەست پێش ساڵی خوێندنی 2023 دەست پێ کرد. ئێمە بە لە دەست پێش ساڵی خوێندن وەزارەتی پەروەردە بە پێی پلانێک تۆکمەکەوە گشتانی پێ دەکرێتن لە سەردەم پەروەردە قەزاکان جێبەجێ دەکرێت پێویستە پەروەردە قەزاکان لە ڕێگای سەرپەرشتیارانی بەڕێز هەوڵدن بەڕێخستنەوەی میلاج قوتابخانەکان دابینکردنی مامۆستای وانەبێژ یاخود مامۆستای میلک بۆ قوتابخانانێکەوە کە منکوتیانە یاخود مامۆستایان نیە وەروها لە ڕووی پێداویستی قوتابخانەکان پێویست هەوڵ دەدەین بە لە دەست پێش ساڵی خوێندن بەتایبەتی ئەو کەلوپەل و پلانێکەوە پێویستن بۆ خوێندن وەکو ڕەحلەیە وەکو تەختەی نووسینە بابەتەکانی تشکەوە پێویستە ئامادەکردنی بۆ گرەوە هەروەها پەرتوچی خوێندنەکەەوە زۆر گرنگە ئەم ساڵی خوێندن سەرجەم پەرتوکان بە سەرژێر 100% چاپکرا گەیشتە قوتابخانەکان واسە قوتابیان هەمیان پەرتیشنێ وەردەگرن. بەڵام ئەوەی کە جێگای تێبینیە کۆمەڵە کێشە و گرفتمان هەیە لەوانە تەرفیعی مامۆستایان تا ئێستاەوە چەند ساڵێکات لە 2014ەوە تا ئێستا مامۆستایان و فەرمانبەران تەرفیعیان ڕاگیراوە بەڕاستیەوە یەک لە داوە گرنگەکانی ئێمەیە قڕەوی کردێ مامۆستایانی هەولێر و دهۆک و بەشێک لە کەرکووک کە لە هاوتاکردنی موچەکانیان لەگەڵ بەغدا تا ئێستا قەرەبوون نەکرێتەوە چەند ساڵێکە مامۆستانی وانە بێژ بەڵاستی کێشە و گرفتێکی زۆر گەورەیان هەیە و تا ئێستا چارەسەر نەبووە و ژمارەیان زۆرە و لایەکشەوە ئەوان پرۆسەی پەروەردە هاوکارێکی تەواویان کردو بە پرۆسەی پەروەردە بە تایبەتی لە گوندەکان و لە شوێنە دوورەکان دەبێت ئەوانە ئەمڕۆ پاداش بکرێنەوە کێشە و گرفتیان زۆر زۆرە ئەگەر دانامەزرێن گرێبەست بکرێن گرێبەست ناکرێن بەڵام زیاتر ڕێک بخرێتەوە دەکرێت ئێمە ئەو مامۆستانە کە خانە نشین بوونە لە 2014 تا ئێستا بەدیلەکانیان ئەو مامۆستایانە بێت بخرێنتە شوێنیان بکەن و کێشە و گرفت زۆرە ئیمڕۆ پێمان خۆش و ئێمە لەگەڵ سەرۆکی حکوومەت بەشدار بووین لە لێدانی زەنگ بۆ ئەوە لە نزیکەوە ببینین و کۆمەڵی کێشە و گرفتی مامۆستایان و قوتابخانەکان بخێنە بەردەستەوە بەڵام بەداخەوە کارەکە وای لێ هات وەکو پرۆتۆکۆڵی ئەنجومەنی وەزیران تەنها وزارەتی پەروەردە و ئەنجومەنی وەزیران بەشدار بوو ئێمە بەڕاستی گلێی گازندەمان لەوە هەیە ئێمە مامۆستایان دەبێت پێشەنگ بوون لە هەموو کارێکە ئێمە نوێنەی فەرمی مامۆستایانین دەبایە بانگەشە بکەین بۆ کۆمەڵی کێشە و گرفت بخێنە بەردەم سەرۆکایەتی حکوومەت و بۆ چارەسەرکردنی